قیرتاوی شەقامەکە زۆرینەی لە یەکتری جیابۆتەوە زۆری نەماوە لە هەندێک شوێن ڕێگاکە بە تەواوەتی هەڵبوەشێت نێوانی ڕێگای قەرەداغ سەنگاوە گرفتێکی زۆری بۆ شۆفێران دروست کردووە بەهۆی خراپیەوە. بەڕاستی ڕێگاکی زۆر خراپەوە مەترسیدارە بە تایبەتی لە کاتی زستانە بۆ شوەیەکە تەمومژایی بێت هەم ڕێگاکە لێ خۆتان بینیتیان ئەگەری ئەوەیە سیارە وەرگڕێیان دەستی دەرچێت بۆ هۆی تەمەکەوە و هەروە ڕێگاکەی شمانی بۆ ئەمە زۆر دوور قسەتەوە بۆ شاری سلێمانی کاتین بە تایبەتی. نێوانی ڕێگاکە نزیکەی 50 کیلۆمەتر دەبێت و چاڵوچۆڵی بێشوماری تێدایە. گەیشتینە سەنگاو و لێرە نزیکەی 100 گوند سەر بەم ناحێن کە دانیشتوانی زۆربەی گوندەکان گرفتی نەبوونی شەقامیان هەیە. هاتینە گوندی کچان دانیشتوانەکەی پێیان ڕاگەیاندی. خراپی هاتوچۆ بەهۆی نەبوونی ڕێگاوە بێزاری کردوون. با تۆزێک ئەم جادانەوە بۆ چاکات ڕێگاوانەکەمان خراپە. ئێمە وەکو گوندی کشان ناودیەکەمان هەمووی قڕوچڵپاوە تێکە لە ڕێژمان نییە جادەکەمان خراپە ڕێگاوبانمان هەمی خراپە بۆ سەنگاو بۆ چەمچەماڵ بۆ سلێمانی بۆ قاولکەرم بۆ دەربەنی خان بۆ کەلار ئەم جادەی سەنگاو سلێمانی هەموو چوارچوونەکە پێوە بەستراوە هەموو گوندی منتیقەی سەنگاو جێگای ناودیەکەمان هەموو قڕوچڵپاوە بۆ زتان حاڵمان نییە ڕێگامان خراپە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین چاوێکمان تیا بخشێنێت ئەم ڕێگاوانەمان بەشکم بۆ چخی تاوکە بۆ چاوت تێگەڵە ڕێژ بکات یارمەتیەکمان بدەن خەڵکی دێ فەقیرە خەڵکی دێ یارمەتی کەمە وەختی خۆ ئێمە گشتمان پێشمەرگە بووین. گرفتی شۆفێران و گوندنشینانمان گەیاندە بەڕێوبەری ناحەیەی سەنگاو ئەو ئاشکرای کرد چەند جارێک نووسراویان ئاراستەی یەکە کارگێڕەکانی سەر و خۆیان کردووە بەڵام وەڵامی پێویستیان دەست نەکەوتووە کە قیرتاوکردنی شەقامەکە ئاخۆکەی جێبەجێ دەکرێت. دیارە 100% من پشگیری هاوڵاتیانەکەم بە تایبەتی لەسەر کێشەی ڕێگاوبان ڕێگای سەنگا و قەراخ دیارە ئێمە وەکو ئیدارە خەمخۆری بووینە نووسرامان ئاراستەی قایم قامت کرد و ڕەنگە لێوش و بەرزکرابێتەوە بەڵام کە نەبووە ڕەنگە لەبەر قەیرانی دارایی بێت ڕێگای گوندەکانی من 100% لەگەڵیانم ئەوەی کە پێویست بێ ئێمە وەکو ئیدارە داواکارەکانمان بەرز کردو و داوامان کردووە بەڵام لە ڕێگای ئێوە من یەک داوایەک دەکەم بەڕاستی ڕێگاکانمان ئێمە کێشەی ئاو کارەبامان تا ڕادێکی زۆر باشە بەڵام ڕێگاوبانی ڕێگا سەرچەکانمان ڕێگای گوندەکانمان زۆر ماندووە زۆر هیلاکن ئەمەش داوای ئەومان نەکرەوە کە قیرتاو بکرێت بەڵام هەر هیچ نەبێتێکە لە ڕێژێک بکرێت ئەمەش پێویستی بە پارەیە بۆیە لە کاتی داوا لە وەزارەتی بە تایبەتی داوا لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزاری شارەوانی دەکەم خەمخۆرێکی بەشی شارەوانەکانی ناحەکان بن هەم لە ڕووی ئالیاتەوە هەم لە ڕووی سوتەمەنیەوە چکە بەڕاستی چەقی بەستۆ هیچ پرۆژێکمان بۆ ناکرێت. وەرزی زستان لە پێشە هەر کە زەوی تەڕ دەبێت و بەر ڕێهێڵە و زریان و باران بارین دەکەوێت ئیدی ڕێگای هاتوچۆ لەم سنوورانە زۆر سەخت دەبێت. پرسیاری هاوڵاتی ئەوەیە ئاخۆ کەی دەبێت وەزارەتی ئاوادانکردنەوەی هەرێم خەمێک لەم مەملەکەتەی ئەمفال بخوات کە ڕۆژگارێک دانیشتوانەکەی زۆرترین قوربانیان لە پێناو ئازادی کوردستان داوە. داسیار محەممەد گەلی کوردستان ناحەی سەنگاو.